بۆی نزمبوونەوەی نرخی دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆین لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا چی بوو؟ هەروەکو چەندین جار ئاماژەم بە ئیلان ماسک کردووە کە چەند تەئسیر لە نرخی دراوە ئەلکترۆنیەکانەکە و دەتوانێت بە یەک تویت بەڕاستی دراوێک بتەقینیتەوە. زۆر کەس هۆڵدەری ئەگەر ئەو جۆرە دراوانە بن بە تایبەتی میمکۆینەکان بەڕاستی بە یەک تویتی ئیلان ماسک ببن بە ملیۆنێر. ئێستاش لەم ڤیدیۆدا پێتانەڵێم کە بۆچی لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا کاتێک کە بیتکۆین هەتاکو 25,000 دۆلاریش ڕووی، بەڵام کە ئێستا کەمێک دابەزیوە دیسانەوە بیتکۆین لە مەحدودەی 22-23,000 دۆلارە. بەڵام بۆچی بەیبی دۆچکۆین لەگەل بەرزبوونەوەی بیتکۆین نرخەکەی بەرز نەبووە؟ هۆکاری ئەم هەموو دابەزینەی نرخی دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆین تەنها یەک تویتی ئیلان ماسک بوو. بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی بۆ ئەوەی زانیاری زیاتر لە بواری دابەزینی دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆین کە پەیوەستە بە تویتی ئیلان ماسکەوە بۆ ئێوە ڕوون بکەمەوە. سلااو کریپتۆچیەکان، ئەحواڵتان باشن؟ هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت بن. من نیهات معین دیسانەوە هاتمەوە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر. بەڕێزان، من هەموو هەفتە ڕۆژانی شەمە، دووشەمە، چارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانەری ئێوە لە بواری کریپتۆکارنسی ببەمە سەرەوە و هەروەها ئێوە بتوان لە ڕێی ئەم چەنێلەوە بێ بەرامبەر دۆلاری ئەمریکی و هەروەها دراوی ئەلکترۆنی بەدەست بهێنن. گەر حەستان لەم جۆرە ڤیدیۆانەیەوە بۆ ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن، دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنشێش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. یەکسەرە چینە سەر پیجی ڕسمی ئیلۆن ماسک، ماڵپەڕی کومەڵایەتی ئەو کەسە بەناوبانگە کە 129 ملیۆن فالۆوەری هەیە. بالێ بەڕێزانم، هەروەکو لێرانە ئەبینن کە 1-2 ڕۆژ پێش ئێستا هەروەکو لێرانەشە بینن 15 ئەم مانگە ئیلۆن ماسک تویتێکی سەبارەت بە دراوی ئەلکترۆنی فلوکی بڵاو کردەوە. سەیری لێرانە بکەم، هەروەکو لێرانە ئاماژە بە فلوکی کردووە کە ئێمەش دەزانین فلوکیش یەکێکە لەو دراوانە کە لۆگوی سەگی هەیە و ئیلان ماسکیش پشگیری یەکەمی چەند میمکۆینێکە کە یەکێکیان فلوکیە. جا ئەمە زۆر ئاساییە بەڕێزانم کە نرخی بەیبی دۆچکۆین بێتە خوارەوە. ئەزانم بۆچی، چونکە ئەو پارەی کە لەناو بەیبی دۆچکۆین بووە لەگەل بڵاوبوونەوەی ئەو تویتەی کە فلوکی لە پاش بڵاوبوونەوەی ئەو پۆستەی ئیلان ماسک بەڕاستی فلوکی زۆر بەرز بووە و قازانجێکی باشی بۆ هۆڵدێرەکانی هەبوو. ئاساییە ئەو پارەی کە لەناو بەیبی دۆچکۆین بوو زیاتر هۆڵدێرەکان دراوەکەیان فرۆشت و ڕوان کردە فلوکی کە ئەم ئیلۆن ماسکە ئەم تویتەی لەسەر فلوکین دانابوو کە دراوێکی ئەلکترۆنی هەروەکو گوتم کە پشگیریاویش هەر ئیلان ماسکە. بۆیە ئێمە لە 1-2 ڕۆژی ڕابردوودا شاهدی نزمبوونەوەی نرخی دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆین بووین. بەڕێزانم، ئەوەی من چۆن دەزانم کە خودا یەکە و خودا هەیە، ئەوهاش دەزانم کە ئیلۆن ماسک بەیبی دۆچکۆین ئیلان ماسکیە. بەڵام ڕۆژێک دێت هەروەکو فلوکی بەم شێوەیە پۆستێک لەسەر بەیبی دۆچکۆینیەکە و ئەو کاتی ئێمە شاهدی تەقینەوەیەکی بۆمبی دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆین دەبی. زۆر ئاساییە بەڕێزانم، هەر کاتێک کە ئیلۆن ماسک تویت لەسەر دراوێک لێبدە بڵاو بکاتەوە، ئاساییە هەموو کەس دەچن ئەو دراوەی کە هەیەانە میمکۆینەکانی تر دەفرۆشن و ڕوو لەو دراوەیەکەن کە ئیلۆن ماسک پشگیری خۆی بە یەک تویت بۆ ئەم دراوە ئەلکترۆنیانە دەردەبڕێ کە ئەمەش زۆر ئاساییە کە ئێمە شاهدی دابەزینی نرخی بەیبی دۆچکۆینیش بووین، چونکە دووبارە سێبارەیەکەمەوە بەشێک لەو پارەی کە لەناو بەیبی دۆچکۆین بوو دەریان هێنا و چوون فلوکیان پێکڕێ. بۆیە ئێمە شاهدی نزمبوونەوەی کەمێک نزمبوونەوەی نرخی بەیبی دۆچکۆین بوو. بەڕێزانم، بە نسبەت هۆڵدۆ ترەیدیش ئەگەر تۆ
هولدری بیبی دوچ کوین بی من لچندین ویدیو باسی اوام کردو دتوانی او پاره که دات نوا هر کاته بیبی دوچ کوین پامپکی باشی خورد دتوانی او پاره که دات نوا بینی که دروا و اوی که هولدیه کی هر وکو قازانجیک بمینه بو اوی مرتاح بیلوی که او پاره که نکل بیبی دوچ کوین لهر دروکی تر دانوا او پاره که دات نوا بی کشته دروا و اوی که دمینه هولدی بکه بو چند سالک بو اوی قازانجیکی باش لری هر ممکنه که پتانسیلی وکو بیبی دوچ کوین با قوت بکیت. بیبی دوچ کوین لماوی سالک و 6 مانگه هاتوه که لایستاد 8063 معامله پیکره و به نسبت بیت کوین و 8.15 لساتا و به نسبت اسریوم و 8.61 لساتا برو نظم بونه و هاتوه و لسر نتورکی بایننس پیاده بوه و 391,959 کس ام دراوان لواش لیست خوان هیا که دتوانی بدا گرساندنی ام استیره جنابت بیبی دوچ کوین لنا واش لیست خود دابنه که 420 کوارتا نزدیکی 50 لساتا تو کنسوزی کردوه و 231 کوارت لیماوه و 115 کوارتلیون لایستاد لنا بازار یکه کرین و فروشتنی پیکره و مارکت کپی 10 لساتا لماوی 24 تقریبا 11 لساتا لماوی 24 کات جمیره برای نظم بونه و خاطیه که لایستاد 421 میلیون دلاره و ولومی 24 کات جمیری 50 میلیون دلاره که 23 لساتا برای الکشان چوه علم آگادار بون برزانم هر کاتی که بینیتان سوره و ولومی 24 ساعتیش اگر برز ببیتا و بزانن که زیادترین خلق دفروشه بویه بمشی ویا مارکت کپی دابزی که هویا کشم به ایوه بود مو سببیم تویتی ایلان ماسک بو و گرینگتری مارکت اکان که من آماجه با اوکی ایکس دکم چون که دزانم زربه خلکی کردستان اوکی ایکسی با کار دهنن که دتوانن لوی تریدی با بیبی دوچ کوین بکن و چندین اکسچنجی بنابانگی تر که بیبی دوچ کوین لناوی لیست بوه بله برزانم هاتم هوی دابزینی نرخی بیبی دوچ کوین بو ایوام روم کرده ولناو ام ویدیویه بلام دلنیابم که روژک دید ایلان ماسک هر وکو فلوکی تویتک لسر دراوی الکترون بیبی دوچ کوین بلاوه کتاوه و کاتی مشاهدی برزبونه و یکی باشی نرخی دراوی الکترونی بیبی دوچ کوین دبی سپاس که بینری هم ویدیوی بون هموتان بخواه گورس برم خواهیار و پناهی ایوه بید خواهتان نگرد